خەرمانی بیر و زانایی مەلازادەکان کارکتەرێکی زانا و پسپۆڕی تری بۆ پەیدا بوو. ساڵ 1934 بوو. شوێن سلێمانی. ئەو منداڵە بوو بە پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ. ئەم نۆبەرە کوڕە زۆر جێگەی هیوا و دوا ڕۆژی باوشی بوو، بۆیە هەردەم بە عیزەدینجیان بانگی دەکرد. دووربینی باوکی ئەوەی لە کوڕەکەیدا خوێندبووە کە دوا ڕۆژی ڕوونە و دەبێتە جێی سەرنجی دەوروبەری، هەرواش دەرچوو. ناوم عیزەدینە، کوڕی مەلا مستەفای حاجی مەلا ڕەسوڵی دێلێژەم. بەڵام ناوەکە زۆر درێژ بوو چ لە دایرەی نفوس تا چ لەوانە حکایەتێکی لەسرە لەبەرەوە مەلا و حاجەکانم فڕیا. باوکم مەلا مستەفای سەفوەتی پێڵێن، ناوی شعرەکەی سەفوەت بووە کە تەخەلوسەکەی و شعری و تۆ دیارە کتێب و شتەکانی و ئەوەی چاپ کراوەی چاپ نەکراوە کە شانتەنە. بەیانێکی کۆتایی زستانی ساڵی 1934 لە ژوورێکی ماڵە ئاوەدانەکەی مەلا مستەفای حاجی مەلا ڕەسوڵی دێلەژەییدا یەکەم گریانی مناڵێک دڕی بە بێدەنگیدا و مژدەی لە دایکبوونی کوڕێکی بە بنەماڵەکەیدا. لە سێبەری بنەماڵەیەکی مەلازادە و لە مێزی خێزانێکی خوێندەواردا لە یەکەم نیگایدا چاوی بە کتێب و کتێبخانە کەوت. لە دایکبوونی ئەم کۆرپەیە بزە و خەندەی کردە میوانی لێوانیان. لە ڕاستیە لە نفوسا من لە دایکبووی ساڵی 1934م هەرچەندە لە باهینەکە کاتی خۆی بە هیجری باوکم سوێتی 22 زیلقەعیدەی 1353 کەەوە سەرەتای شوباتی 35ەکە، بەڵام لە نفوسا 34 نووسراوم و هەروە وام حساب کردەوە. من کە لەدایک بووم ئەو 7 ساڵ بووم کە براوە مەکتەب ئەو منی بردە مەکتەب، ئەڵەی ئەمر ڕۆحلام دەستی گرتبووم بەو مناڵەیە بردمی لای ڕەفیقی و ڕەحمانی ڕێعەبوو ڕەفیقی مەحموفەنگی ڕەسام کە برادەری بوو، ڕسمیان گرتم و بە ڕسمەکەوە چوین بۆ مەکتەبی فەیساڵیە. هەتا چوومە ناو پۆلەکەەوە ئەوم لەگەڵا بوو. ئەو کاتانەی مەکتەبی فەیساڵیە ئەو لە ناوەندیا بوو کە من چوومەتە ناوەندی، ئەو لە دوا ناوەندیا بوو. لە حقیقەتە ئەو چوو بۆ فترەی کولێ بوو کە من چوومەتە ناوەندی. ئەو کاتانە من لە پۆلی شەشە دەستم کردبوو بە خوێندنەوەی هەنگێشتی سیاسی کە کاکم ئەیامە. ئەو کاتانە زۆر ئاسان نەبوو بۆ یەکێک لە شەشی سەرەتاییە ئەقلی بە سیاست پشکێ و باسی حکوومەت و ڕووخانی حکوومەت و دووشتی ئامێک کاکم. ڕۆژنامەی ئازادی کە بە کوردی دەرەچوو زمان حاڵی فەرعی کوردستانی حیزبی شووعی عێراقی بوو و القاعدە قاعدەی حیزبی شووعی عێراق مرکز بوو. لەو کاتانەوە ئەو منی خستە سەر ڕێگای سیاست. سەرەتای ناسینی حرف و شەی لە مزگەوتی حاجی مەلا ڕەسوڵی دێلێژەوە دەست پێیەکات. دواتر ساڵی 1939 وەک گوێگر لە قوتابخانە وەردەگیرێ. بەهۆی زرنگی و زیرەکی خۆیەوە بەڕێوەبەری قوتابخانەکە دەیکاتە خوێندکاری هەمیشەیی و لە کۆتایی ساڵدا بە یەکەم دەردەچێ. ئەمە سەرەتایی دەرکەوتنی بەهرەی ئەو مناڵە بوو کە دواتر لە شانۆی ئەدەبی کوردیدا ڕۆڵێکی مەزنی بینی. دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ هەموو جار دەیگوت من منداڵی خۆمم نەدی، هەر بیر و فامم جوڵا لە ناو زانا و خوێندەوار و ئەهلی کتێب و قەڵەمدا بووم. بیرم نایە ڕۆژێک لەگەڵ منداڵی کۆڵان یاریم کردبێت. دکتۆر عیزەدین هەموو لەهجەکانی ئەزانی یەکێ لە ئەهەمیەتەکانی لە گرنگی بابەتەکانی و باسەکانی ئەوەیە کە
لەهجەی هەورامی لەهجەی کرمانجی سەرو کرمانجی سەرو ئەکرێ بە چەند لک و ئەوە هەمووی ئەجازایی ئەوانەی هەموو ئەزانی دیارە ئەگەر نەیزانایە بەو ئاراستەیە نەیەتوانی دراسی مەلای جزیری و ئەحمەدی خانی و ئەوانە بکە. لە سێبەری مینبەردا شکۆفەی کرد زوو بووە گوڵێکی کراوە و بۆنێکی عنبەر ئاسایی بە دەوروبەر بەخشی. لە مەیدانی خوێندندا زیرێکی خۆی پیشان دەدات و دەبێتە جێی سەرنجی مامۆستایان بگرە مستەفا مەسەریش. ساڵی 44-45 سەرەتایم تەواو کرد چوومە ناوەندی و یە ساڵێن دوا ناوەندی هەر سەنەوی سلەیمانی هەبوو. یەک پۆل تا 5 ساڵی بوو 6 نەبوو. ئێمە لە گەڕێکی لای نزیک مەڵکەنیەوە بووین قوتابخانەی ئێسازم قوتابخانە شێ مەحموو و چەند شتی تریشی لێ دروست بووە زۆر گەورە بوو. جێگەی فوتبۆڵیش بوو 2 ساڵمان لەوێ خوێن. لە ساڵی سێمە چوینە ئەو سانەوێت تازەیە کە کرابوو لە چوارباخ ئێساش ماوە هەر ئەوە هەبوو لە سلەیمانیە قوتابخانەی ناوەندی و شتی تر نەبوو تا پۆلی سێهەمم تەواو کرد ساڵی 47-48 بە ئارەزووی باوکم و ڕەنگە تۆزێکیش من لام ناخۆش نەبوو بێ چوومە بەغا بۆ کولیەی شەریعە. ئەتوان بڵێن پیاوێکی ئیجتیماعی بوو لە ژیانیا ڕەفیقی زۆر بوو ئەچوین بۆ هەموو هەر وڵاتێک بە مناڵیش بووین حەزی لە سەفەر بوو باوکم زۆر هەموو ساڵێک بە مناڵیش هەر ئەبووە سەفەری پێ بکردی نایە ئەچوینە هەر وڵاتێک ڕەفیقێکی هەبوو لەوێ. جارێکی دی سلێمانی دەبێتەوە مەنزڵ و لەوێ بۆ بژێوی ژیانی دەچێتە فەرمانگەی ملاریا و بەکرێکاردا مەسرێ. پاشان بەهۆی پەیوەندیەکانی باوکیەوە لە قەڵاتزێ دەبێتە مامۆستای سەرەتایی بەڵام وەک هەمیشە خەمی سیاسی هزری پێشکەوتن خوازی دەبنە هەنجەتی گواستنەوەی بۆ سلێمانی و پاشان قەمچوخە و جارێکی دیش سلێمانی. یەکێک لەو نقطە مهمانی کە من ئەتوانم بڵێم خۆم بە بەختەوە رەزانم تایە کە کچی ئەو بووم زۆر کەسمان ناسی لە ڕێی باوکمەوە. یەکێ لە شتە گەورەکانی کە بیرەمە ئێمە 2 برا و 4 خوشک بووین 3 خوشکی لە ماڵەوە 3 خوشکمان لە ماڵەوە لەگەڵمانە بوو بە ئەولار چەندە باوکم زۆر پیاوێک بوو باوەڕی بە پێشکەوتن و مەدەنیەت زۆر هەبوو بەڵام خوشکەکانم لە مەکتەب نەبوون. کاکەم هەرسێکیانی فێری خۆمن کرد سەختەیەکی ڕەشی دانا بوو بە ئاگای باوکم ئەویش پێی خۆش بوو هەرسێکیانی فێری خۆمن کرد. باوکم زۆر کەس ناوی نابوو ئەنسایکلۆپیدیای کوردی بەڕاستی ئەو شتە زۆر مهم گوتیایە من کە ئەڵێم مامۆستام بوو مامۆستا و ئەتوانی بڵێ مەرجعیەت بوو نەک بۆ من بۆ زۆر کەسی تر. پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ من بۆ یەکەمین جار لە مێهرەجانی سەیتایەری هاشمی لە کرماشان ئەو نازناوەم بە باڵا بڕی کە عەمیدی ئەدەبی کوردیە واتە یەکێکە لە کۆڵەکە قەف ئەستورەکانی ئەدەب و زمانی کوردی وەڕۆڵێکی ئێژگار گەورەی بینیوە بە تایبەتی لە خۆشەویستکردنی ئەدەب و زمانی کوردی لای جەماوەری میلەتەکەمان. کۆتایی ساڵی 1956 وڵات بەرەو شام بەجێ هێڵێ لەوێ دەچێتە کۆلێژی ئادا بەشی زمانی عەرەبی و قۆناغەکانی دووەم و سێهەم لەوێ تەواو دەکات. لە سووریە لە ساڵی 56 بۆ 58 لەوێ هەوڵما خوێندنەکەم تەواوکەم. لێرە 2 ساڵم خوێن بوو لە کۆلێج لە بەشی عەرەبی لەوێش لە بەشی عەرەبی 2 ساڵم خوێن شۆڕشی 14 تەمووز هاتمەوە پۆلی چوارەم تەواو کرد ساڵی 58-59. خەڵکی کێبینی ئەی و دوایەوە کە قسەیەکرد لەگەڵی ئەی و تۆ خەڵکی کوێی هەرموت بابە بۆ چی ئەڵێ ئەوە خەڵکی کوێی ئەوی ئەمەوێ بزانم ئەو زمانە زمانی کوێیە.
یەکێک لە پڕبەرهەمترین نووسەرانی کووردە و لە بوارە جیاوازەکانی ئەدەبیات و مێژووی ئەدەبی و ڕەخنە و شیکاری و هاوکات لە بابەتەکانی یادەوەری و مێژووی سیاسیدا قەڵەمێکی دیار و بەبڕش بووە. ژمارەیەکی بەرچاو لێکۆڵینەوەی دەربارەی ئەدەبی کوردی بڵاو کردوێتەوە و بەرهەمەکانی لە دووتوێی 90 کتێبی جۆرا و جۆردا ڕێکخراوە. ژمارەی کتێبەکانی هێندەی بەژنی زراوی خۆی بڵند بوو لە خانیەوە تا دەگاتە دیوانی سەفوات. لە 84 ساڵ تەمەندا توانی 92 کتێبی جۆرا و جۆر چاپ بکات و 12 کتێبیش هێشتا چاپ نەکراوە و ئامادەیە بۆ چاپ. جەوێکی ڕۆشنبیری هەبوو لە ماڵی ئێمە باوکم و ئەمیش بە دیوێکی کا باوکشم زۆری خۆشەویست. فترەیەک بەسە ئەیوەست لە سیاسە دووری خاتەوە تووڕەبوو نوشتی نەبوو باوکم. بیرمێ جارێک شەترنجی کڕی بوو خۆشی شەترنجی حەزیەکەن کاکم مەشغوڵ کاشەوە بە شەترنجەوە دوایی پێکەنی وتی فای نییە. خۆشانێکی وا لە بینی من و عیزەدینە تێنە پەڕیوە کە یەک ناکۆک بین و ئەو نەیە بۆ ماڵی ئێمە یان من نەچم بۆ ماڵی ئەوان. ممکنە جاگۆبارت تەسادمێ بوو بێ لە فکرەیەکە لە قسەیەکە بەڵام ئەوە نەبووە کە بێ بەسە بێتەوە دەست لێک هەڵگرین و مخاتاییەک بکەین. شۆڕشی تەمووز بوو بۆ یەکەم جار خەڵقیان نار بۆ خوێنن بۆ دەرەوە پێشتر هەبوو بەڵام بە خەڵکی زۆر ینی ئێمەش یەکەم جار بوو کەسانێک بنێرن بۆەوەی کە دکتۆرا لە کوردیا وەرگرت کە من بەکەلۆرەسەکەم عەرەبی بوو بەڵام چووم بۆ مۆسکۆ ساڵێک لە مۆسکۆ زمانمان خوێن دوایی دابەشیان کردی من چوومە باکۆ لە 24 حوزەیرانی 1963 یەکەم دکتۆرام وەرگرت کە لەوێ کاندیداتی پیاڵێن لەسەر نامەیە کە بە ناوی هینەوە بوو ڕیالیزم لە ئەدەبی کوردیە. براینە یەکەتی نووسەرانی کورد زۆر شادمانە کە ڕۆژی دامەزرانی یەکێتی کە دەی شوباتی 1969 لەگەڵ یادی شاعرێکی گەورە و تێکۆشەری کورد دا کە جگەرخوێنی مەزنە بکەوێتە یەک ڕۆژەوە. دوای ئەوە بەکاری حزبی چوومە بولغارستان لەوێ ڕادیۆیەکی نهێنیمان هەبوو دەنگی گەلی عێراق لەوێ بە کوردی و بە عەرەبی ئەم نووسی و قسەمە کرد. هەموومان زۆر بیرمانە کرد کاغەز ئەها بینەوەبین تا ساڵی 1963 63 ئەو دکتۆرای تاو کرد من لە چواری کولێ بووم من ڕام کرد لە دەستگرتن ئەو کاتە يوماً لإذاعي صوت الشعب العراقي قال تقديري كرباك بيسار رجع إزدادي نقصبك لفروتان صوت الشعب العراقي كبا عربي بو دني قال لي عراق بو بس حزبي شوي عراق بريوي قبل دروا وقبش داري كدنا لتيكوشاني ميلاد دجي فاشيزمي بعض لفر روجك كرايوان دن كرايوانيا دني أهو زشینێکی هەینە خۆشیەک و سەربەرزیەک
ئەدەب بەشێکی ژیانی پرۆفیسۆر عیزەدین مستەفایدا گیر کردووە لەگەڵەوەی خۆی لە پێشەکی دیوانە شعریەکەیدا و پێشتریش لە چەند کۆڕێکی ئەدەبیدا دەڵێ من شاعیر نیم و ئەوەی دەینووسمەوە سۆزێکی کاتی دیاری کراوە بەڵام ئەوەی لە ڕاستی دووری و گڕی دڵ بڕوانێ هەز بۆ ڕۆحە شعریە کات کە بە نێو تێکستەکاندا پەرشە وەتان دارە سەروە چنارە کە سوکارە وەتان بەردە چیا و هەردە برای مەردە وەتانی من کوردستانە یادگاری ئاژدادمانە وەتانی من پەڕەی گوڵە بولبول ئاواز چرۆی چڵە وەتانی من نیشتیمانم مایەی بەخت و هۆی ژیانم دوور و گەوهەر گەشەی شەسپەڕ وەتانی من تافگە و ئاوی کوردستانم چیا و بەفرەکەی کوێستانم داری چڕی دارستانم نیشتیمانم نیشتیمانم مایەی بەخت و هۆی ژیانم پیاوێکی هەڵکەوتوو بوو هەر لە زۆر نووسەرێکی دیار بوو هەر لە زۆر کە ئێمە مناڵ بووین ئەو لە ڕۆژنامەی ژینا ئیشیە کرد ڕۆژنامەی ژینا ئیشیە کرد چەند جار شتی بۆ من ئەنووسی بەناوی منەوە من ئەمنارد زۆرم لا خۆر و مەتەڵی بۆ ئەنووسیم بیرەمیە جارێک لە ماوەیەکی کا هەر بۆ خۆشەویستی ئەو کە باسی یەکەم لە گۆڤاری شەفەقا پێشکەوتنێک کرا بۆ چیرۆکی کورد چیرۆکەکە بەناوی منەوە نێرە لە واقع ئەو نووسی بووی لەژێر ناوی کۆڵە کەوتە پامەلە شتێکی خۆشی ئەو زەمانە بوو مانایەکی سیاسی هەبوو مانایەکی اجتیماعیشی هەبوو دکتۆر من بەلامە خوێنەوارێکی گەورەیە عالمێکی گەورەی کووردە خزمەتی ئەدەب و ڕۆشنبیری کوردی زۆر کردووە و ئیستاش هەر بەردەوامە لەم وایە کەمێک ساڵە 2 ساڵ من لەو گەورەتر بم وا تێ بگەم هەر یعنی جێگەیەکی دیاری هەیە لە مێژووی ڕۆشنبیری کوردیە. ئەم یاقوتەی ئەدەبی کوردی لە هەندێک شوێن و کاتە وەک سیاسیەک دێتە سەر شانووی ژیان و وەک دنیا دیدەیەکی بەزمون دەست دەخاتە سەربرین و زامەکان. باوکم لەوانەیە بزانن ڕەفیقێکی نزیکی عەبدوڵڵا ئوچەلان بوو لەم دواییەیە چەند جارێک عوسمان بایدەمیر کاک عوسمان بایدەمیر داوەتیان کرد بۆ ئامەد لەوێ لەم چەند ساڵەی ئەخیرە هەندێشتیان ئەکرد بۆ کورد یانویست وەکو بڵێن کۆنفرانس و مؤتەمەراتیانە کرد کوردیان کۆ کردەوە لە هەموو لایەک چەند جارێک باوکم بان نەکرا بۆ ئەو کۆبوونەوانە کاک عوسمان خۆی بەڕاستی سەرپەرشتی ڕۆیشتنی و لەوێ خزمەتی و لە کاتی کۆبوونەوەکانە لەوێ ئەکرد هەتا ئەم دواییش پەیوەندیەکی نزیکە بوو لە بینیانە. دكتور بخير أنتي مرحبا سر جابر سر جابر پارچەیەک لە خاکی زامداری نیشتیمانم نییە کە ئەم قەڵەمە سەودا سەر و ڕۆشنفکرەی کورد بۆ ئەدەب و بۆ فەرهەنگی نەکۆشا بێت. ئەوە تا لە ئامەدەوە داوای بەستانداردکردنی زمانی کوردی دەکات لە ئامەدەوە لاوشی نەمری بۆ شوێنەوار و بۆ زمانی دەوڵەمەندی کوردی دەچڕێ. بەس ئەوی کوگەلێک ئەس شاد بوو پێ ئەو هەواڵ بەسی ئامەد کرد ئامەد زاری چەند ساڵەمە بەری ئەس هاتبە و ئەو دەمی کوچ جەنابی کاکوسمان جەناب بوویە سەرۆکی بیوک بەلەدێسی پێشم بیانی نهۆت بینین بەجارێکی باشێر گۆڕایە ڕەس سەرە ئەین چاوە بەدەن قالب ئسم ناوە جەبین و جەبهە تەوێڵە مەکر و کەید و حیلە فێڵە باشا دچێ تەعال وەرە ئیمشی بڕۆ بشعر ئەو دەبێژن کو نابێوی نایە ئەحمەدی ئەحمەدی هەند دەبێژن کو ئەو زانیە کتێبی ئەحمەدی خانی هەیە بۆیە کتێبی خۆ ناونایە ئەحمەدی هەشر کو دەبێژن ji بۆ لاوێوی کوشە کاک ئەحمەدی
شێخ بووە. وەرە دەیار یار دەیار یار دەیار یار ئایا بەس بریندارم گەلۆ لێ یار کەتنێ ناوبەندا منۆ تەدا دە زاڵمێ وەن بێ مرادم بۆتانێ بوارم نۆتێ ئاخ دەیار یار دەیار یار دەیار یار دەیار یار دەیار یار دەیار یار ئای 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 دەیار یار وەز بریندارم گەلۆ. بەڕاستی لەگەڵ مام جەلالە وەکو بڵێن ڕەفیقێکی زۆر نزیک بوون. هەندێشت کۆی ئەکردنەوە هەر سیاست و کوردایەتی نەبوو. خۆشەویستیان بۆ جەواهری یەکێکە لەو نقطانەی کە زۆر مهم بوو بەلایەنەوە دائنیشتن بەیەکەوە شعری جەواهریانەوت بەیەکەوە. باوکم شتێکی وت مام جەلال بۆی تەواوە کرد، مام جەلال شتێکی وت باوکم بۆی تەواوە کرد. پەیوەنی ئەو مام جەلال من زۆر ئاگا لەیەک بە تایبەتی تاوە کۆفاتی مام جەلال ئەمانە لەگەڵ مام جەلال دۆسایەتیان هەبوو بەس وەکو دوو حیزب جیاوات بۆ لە شام زۆر پێکەوە ژیابوون. دکتۆر قاسم لۆ زۆر بەرادەری بوو کە هاتەوە سلەیمانی هاتە ماڵی ئەوان دایبە و منیشان بانگا کرد. ئەو شەوانە کە لەوێ دانیشی شەوانێکی خۆشە من قەت بیرم ناچێت. شەوانی پڕ لە باسی شۆڕش و کوردایەتی و ئیشتراکیەت. دکتۆر قاسم لۆ پیاوێکی پێشکەوتن خواز بوو لە بنەڕەتە لە حیزبی توودا بوو. لەوانە شەبلەم هەر ئەو پەیوەندیە نزیکەی لەگەڵ مام جەلالە نازەم وای لێکردن لە هەردووکیان شتێکی سیر بوو. ئەوەش بەڕاستی ئێمە لە دواییە هەسمان بۆ کرد ڕۆژی وەفاتکردنیان لە یەک ڕۆژە لە ڕۆژی سەیدەیە هەردووکیان ئەمری خۆیان کردووە. ئەو وەک بڵێن برادەرێتی و هاوڕێتی لەگەڵ ئەو خەڵکانە هەبوو. سیاسی گەورە، نووسەری گەورە، شاعری گەورە. جواهری کەسێکە لە کۆنەوە خۆشەویستی کورد لە دڵیا بووە. خۆی لە یادەشەکانی بازەکە من ئەوە بەو جۆرە نەمەزانی کە مامۆستا بوو معلیمی دایی بووە کێ مدیری بووە لە ناسریە ڕەفیق حیلمی. وەک شعری جواهری وەک شت کە بۆ کورد و ترابێ کۆمەڵێ وەسفی کوردستانی تایە. ئەوە جەناب مام جەلالێ و مام جەلال زۆری لەبەرە. دکتۆر عێزەدین کارکتەرێکی گرنگی بواری سیاسەتیش بوو. هەرزوو لە تەمەنی منداڵیەوە پەیوەندیەکات بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە. بەڵام ئەم پەیوەندیە ساڵێک ناخایەنێت لە ساڵی 1940دا پەیوەندیەکات بە حیزبی شیوعی عێراقەوە. لە زۆربەی خۆپشاندان و چالاشەکاندا ئەوانەی کە حیزبی شیوعی ڕێکی خستبوون بەشداریکی کارا دەکات. ژیانی برایەتیمان پڕ بوو لە ژیانی خۆشی و خۆشەویستی و خۆنەواری. من بەهۆی ئەوە زۆر کەسم ناسی. ئەچوون مای بردم بۆ یەکێتی نووسەرانی عێراق. لە یەکێتی نووسەرانی عێراق گوێم لێ ئەگرت گوێمەگرت جەواهری شعری خوێنەوە، زاهید محەممەد شعری خوێنەوە، ڕسمی العامل ڕژدی العامل شعری خوێنەوە. ئەو شتانم قەت بیر ناچێت کە بەهۆی ئەوە کۆمەڵێ خۆنەواری گەورە بوون، حیزبی گەورە هەبوون، چوو بۆ مەناویانەوە شتیان لێوە فێرە بووم و هەیبەتێکیان هەبوو. لەوانەوە زۆر لە تەقالیدەوە بڵێ لە خوێندنەواریەوە لە پەیوەنی هێزە سیاسیەکانەوە هەمووی بەهۆی دکتۆر عیزەدینەوە ئەو فترە دکتۆر عیزەدین بوو پێکەوە سوودم لێ وەرەگرت. ئەم مەلازادە منەوەرە لە قۆناغێکی ژیانیدا هاوتەری بە ئەدەب لە کایی سیاسیدا خرمانی خزمەتەکانی دەوڵەمەندتر دەکات و بە هەگبەیەکی پڕەوە ڕوو دەکاتە پەرلەمانی کوردستان و هاوشانی سەرکردە سیاسیەکان خەباتی پەرلەمانی بۆ نیشتیمان دەکات. نەودوا بووم بە ئەندامی پەرلەمان بە بێلایەن لە لیستی یەکێتی نیشتیمانیە بۆ سەرۆکی لیژنەی خوێندنی باڵا بووم لە پەرلەمانە. 92
ئەو بووماوەی گێمە ناچوین بۆ کۆبوونەوەکان دوای چوینەوە لەو دوایە تا ئەو پەرلەمانە مابوو دەوری 2002 بوازم هەڵبژانی تازە بوو یا 2003 بڵێم لە پەرلەمانە بوو ئەندایم پەرلەمان بوو. دکتۆر عایزەدین کەسایەتیشی دیاری ناو حیزبی شێوەعی بوو هەرچەند هیچ کات پلەپایی حیزبی وەرنەگرت هەمیشە تا مردنی دەیگوت من شێوەعیم ئێستش ئابوونەی شێوەعەتی خۆمەدەم شانازیش بەو مێژۆوە دەکەم. وەکو ڕادەی بەرزڕتی ڕوانینی حیزب بۆیان کە نووسینیان هەبوو لە جەریدەی ڕئیسی حیزبە بە تایبەتی ئەم وەک سەرکردەی سەیرەکرد. دکتۆر عایزەدین هاوڕێیشی نزیکی سەرکردەکانی حیزبی شێوەعی بوو لەوانە ئیبراهیم عەلاوی، عەزیز محەممەد، کەریم ئەحمەد، جەمال حەیدەری، سەلام عادل. لە مەکتەبی حیزبە لەگەڵ خوارێ خۆش بوو عەزیز محەممەد و کەریم ئەحمەد لە مەکتەبی حیزب لە مۆسکۆ خوێنوانە ئەم لەگەڵیانە ئەیخوێن و لەوەژە چوو ئەم کە دکتۆرای هەیە یا بەرەو دکتۆرا ئەڕۆی دەورێکی گەورەی هەبوو لە پاڵپیۆنانی خەڵکانی کە و هاوکاریکردن لەگەڵ کادرەکانی کە ئەم دەورانەی هەموو دیوە لە ژانیان. ئەم قەڵەمە بە بڕشتەی کوردەواری وەک چۆن خۆی جوان و سەرکەش بوو خولیای کاری جوان و دەنگی خۆش و ئاکاری سەرکەش بوو. ئەو هەمیشە بە قوڵی گوێی بۆ سەدای پڕحوزنی هاوڕێ هەمیشەیەکەی خۆی دیلانی مەزن ڕاگرت. ئەوەی هەر لە بیرەوەری مناڵیە بیرمە یەکەم جار لە ئیجازەی مەلایەتی مامۆستا عەلی سوجادیە 1938 لە مزگەوتی بابا عەلی حەمەد ساڵح دیلانم بیرە. صبح بناكني تەماشاکەن و گوێڕادێرن بزانن لە چلەی ئەو هاوڕێ ئازیزەیدا چۆن دەپەیوێ و لاوانەوە بۆ کۆچی دیلان دەکات. کاروان سەرای ژین ئەلکی ئەم جارەم ئێجگار گرانە گریانی ئەمڕۆی ئازار شکێنم بۆ شاسوارێکە شای شاعرانە خەیام ماڵوێران وا ڕەزەوان ڕۆژ ئیتر کێ بگری بۆ پیاڵەی مەیت کێ بگری بۆ من بۆ مێ و ڕەزم بۆ دڵ و حەزم بۆ شیرەکەی باقی سێوی من بۆ فەرهادەکەی لای بێستونم بۆ شێخی گەورەی شۆڕەسواری کورد بۆ ڕابەرێکی وا بەدەست و برد دەبا بۆ دیلان پڕ بەدڵ بڵێن سۆراخی ڕاستی لای بەرانانە بەرانان دەخیل درا و سەید و سۆز ئێستا ئەو بەرکەی لا میوانە هەواڵێک پرسە لە داری کەلی شێخ لە یەماوە یا لە سەیوانە. دکتۆر عایزەدین قەڵەمێکی ئامادەی سەرگۆڤار و ڕۆژنامە کوردیەکان بۆ ڕاستکردنەوەی خەوش و هەڵەکانی زمانی کوردی گۆشەی هەمیشەی لە ناو ڕۆژنامەکانە هەبووە. لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامە کوردیەکانە میوانێکی ڕۆحسوک بووە. لە زۆربەی نووسینەکاندا هەوڵی بۆ بژارکردن و ڕاستکردنەوەی هەڵەکانی ناو زمانی کوردی کردووە. ئەم نووسەرە میوانێکی هەمیشە ڕۆحسوکی دیوەخانی ئەدەب و معریفەی کوردی بوو. تا کۆتایی تەمەنی ڕۆژانە لە خوێندنەوەدا نەبڕا و هاوڕێی هەمیشەیی قەڵەم و کتێب بوو. یەکێک لە شتە زۆر بەڕاستی موهیمەکانی باوکم خۆشەویستی بۆ کتێب بیرم نایە بینی بێتم دانیشتە بێ کتێبەکە لە تەنیشتیەوە نەبوو بێ یان لە بەردەستی نەبوو بێ یعنی یەک
5 دقە بێ ئیش بووە یەکسەر کتێبێکی ئەگەر بەدەستیەوە زۆر سەریع ئیش بوو لە خوێندنەوەیە. لە خۆبایی بوون برای کەرێتی ئاڵم پیاو هەرچی کردبێ هێشتا خەڵق هەیە زیاتری کردووە ئیتر هەرچی بی دەوڵەمەنگ بی دەوڵەمەندتر هەیە جوان یا قۆز بی بۆ کوڕ و کچ قۆزتر و جوانتر هەیە بنەماڵە بی بنەماڵی گەورەتر هەیە تا دوایی ئینسانەوەیە بە خۆی بە ساکاری لەگەڵ ژیانە بڕوا و بتوانێت کاری زیاتر بکە و ئەوەی خەڵق دانی پیانە ئەوەیان کارێکی گەورەترە بەڵام ئەوە لە دەروو نابێ کە خزمەتی وڵاتەکەت هیچ وەختە لەبیر نەچێ. دوجار لە سەرەتایی پاییزی ساڵی 2019 و لە 3 تشرینی یەکەمدا چرایەکی بە درەوشاوی سلێمانی کوژایەوە بۆ ئەبە دنیایەک یادگاری شیرینی لەگەڵ خۆی بردو لاپەڕێکی پرشنگداری لە نێو مێژووی ئەم وڵاتەدا بۆ خۆی چێکرد و وتی ئەم هەموو خەونە بە ئێوە سپێرم ئاسیزان ئامانەتی ئێوە و شار ئامانەتی ئێوە و خەمی میلەتێ. وەک چۆن لە ژیانیدا هەمیشە حەزی بە هاوڕێیەتی و تێکەڵاوی محەممەدی مەلاکەریم و گۆرانی نەمر بوو بۆیە لە وەسێتیدا ئاوات بە هاوڕێیەتی و دراوسێتی دوا هەواریان دەخوازێ و لە تەنیش ئەو دوو هاوڕێ دێرینەیەوە ئەسپەردەی خاک دەکرێت. تەمەنێکی درێژی هەبوو ئەلحەمدولیلا ژیانێکی خۆشی چڕوپڕژیە خۆشی و ناخۆشی و دی سەرکەوتن و کەوتنی بینی بەڵام لە ئەخیرە ئەو ناوەی دروستی کرد بۆ خۆی و بۆ ئێمە و بۆ هەموو کورد شتێکی گەورە بوو بەڕاستی هەتا کۆتایی ژیانی هەتا ئەخیر ڕۆژی لە خوێندنەوە و لە نووسین نەوەستا. ئەو خۆشەویستیەی باوکم بۆ گۆران بەڕاستی من ئەڵێم بەشێک بوو لە ژیانی یعنی بەڕاستی کە ئەمبینی دانیش لەگەڵ ڕەفیقەکانیە لەگەڵ کاکە حەمی مەلاکەریم و کاک مستەفا ساڵح کەریم و ئەوان دائیم بەشێکیان باسی گۆران بوو. لە کاتی ناشتنەکە بڵێن خەبرەکەیمان بردە هەر لای مامۆستا گۆران و کاکە حەمەی مەلاکەریمی دۆستی چەندەها ساڵ و زۆر نزیکی باوکم.